بڕیار وایە پێنجشەممە مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی سلێمانی دژی دواکەوتنی موچە خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام بدەن. سەبارەت بەم خۆپیشاندانە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕاگەیەندراوێکی بڵاو کردوەوە. ئێستا بە پەلەکەشی لەسەر شاشەی زوم دەبینم منیش بۆتان دەخوێنمەوە. ئاگاداریەک لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیەوە. ئێمە لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی پشتیوانی و پاڵپشتی تەواوی خۆمان بۆ ماف و داوا ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران بەگشتی دەردەبڕین. باری دژواری ژیان و گوزەرانی موچەخۆران بەهۆی دواکەوتنی دابشکردنی موچەوە لە بەرچاو دەگرین. لەگەڵ ئەوەشدا بە هەموو لایەکی ڕادەگەێنین کە دەنجی موچەخۆران و ناڕەزایەتیەکانیان گەیشتۆتە هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و عێراق و فیدراڵیش. بەڵام ئەنجامدانی خۆپیشاندان و ناڕەزایەتی لەم دۆخە هەستیارەی ناوچەکەی پێدا تێتەپەڕێت گونجاو نابێت. بۆیە وەک پێشتر هاوکار و هەماهەنگ بووین لە پرس و پاراستن و هێنانەکایی ژینگەیەکی گونجاو بۆ خۆپیشاندان و سەلامەتی گیانی خۆپیشاندەران. ئەم جارە بە سوپاس و پێزانینەوە داوا دەکەین خۆپیشاندانەکە بۆ کاتێکی سەقام گیرتر دوا بخەن تا هاوکار و هەماهەنگ بین لە گەیاندنی پەیامەکانیان بە شێوەیەکی شارستانیانە و دوور لە هەر ئەگەرێکی توندوتیژی و ڕووداوی نەخوازراو. سپاس بۆ هاوکاری و پابەندبوونتان لەگەڵ ڕێزدا. لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی 24 حوزەیرانی ساڵی 2025 لە ڕاگەیەندراوەکەدا لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی داوا لە دەستەی فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی سنووری پارێزگای سلێمانی دەکات خۆپیشاندانەکەی ڕۆژی پێنجشەمەیان دوا بخەن بۆ کاتێکی دیکە.